گۆڤاری ئایندەناسی. گۆڤاری ئایندەناسی گۆڤارێکە کە گرنگی بە توێژینەوە استراتیژی و ئایندەییەکانەدا. دوو مانگجارێک لالایەن سەنتەری لێکۆڵینەوەی ئایندەیی دەرەچێ. ژمارەی یەکەمی ئەم گۆڤارە لە ئایری 2020دا کەوتە بەردیدی خوێنەران. ئامانجی گۆڤاری ئایندەناسی گرنگیدانە بە لێکۆڵینەوە ئایندەییەکان بە تەوەری کوردستان و هەرێمایەتی و دۆخی نێودەوڵەتی پەیوەست بە ناوچەکەوە. بە ئامانجی گەیشتن لە ئێستا و ئایندەی وەرچەرخانە جیهانی و هەرێمیەکان و کاریگەریان لەسەر کوردستان، بواری توێژینەوەی بریتیە بێ لە سیاسەتڕێژی کوردمەودا و دوورمەودای کوردستان و شرۆڤەی سیاسی وڵاتانی هەرێمایەتی. هەر ژمارەیەکی ئایندەناسی چەندین توێژینەوە وەرگێڕان، شرۆڤە و راپۆرتی ئاماری و گریمانەسازی بۆ وەرچەرخان و گەشەکردنەکانی کەرتە جیاوازەکانی حکومدارەتی و کۆمەڵگا چاوپێکەوتنی پسپۆر و خاوەن بۆچوونەکان لەخۆگرێ. لە ژمارەی یەکەمی ئایندەناسی جیا لە چەند توێژینەوەیەکی استراتیژی و ئایندەیی کە لەلایەن توێژەرانی ناوخۆیی و دەرەکی ئامادە کراوە، دۆسیەکی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا و کاریگەریەکانی لەسەر ئاستی جیهانی و هەرێمی کوردستان ئامادە کراوە. ژمارەی یەکەمی گۆڤاری ئایندەناسی ئەم بابەتانە لەخۆگرێ: توێژینەوەی ناوخۆیی، لێکۆڵینەوەکانی ئایندەیی، پوختە دەواازەیەکی تیۆری، ئایندەی بنیادنانەوەی عێراق وەک دەوڵەتێکی فیدراڵی، پاشخان و ئایندەی ململانەی هێزە سیاسیەکانی شیعە. بەشی توێژینەوەی وەرگێڕان، سیاسەتی کارکتەرە نێودەوڵەتی و هەرێمیەکان بەرامبەر بە کوردستان، شرۆڤەی تەنگژەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و کاریگەری لەسەر وڵات. دۆسی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا، ڤایرۆسی کۆرۆنا و ئابووری جیهانی، قەیرانی کۆرۆنا و پەیوەندیان نێودەوڵەتیەکان، پرسیاری کراوە و گریمانەکان، راپۆرتی ئایندەیی، خوێندن لەسەر هێڵ، ئایا ئۆنلاین کەرتی پەروەردە لە کۆرۆنا ڕزگارەکە؟ راپۆرتی ئایندەیی، کۆرۆنا دەرگای گرتوخانەکانی واڵا کرد، زیندانیەکان لە نێوان یاسای بەرکار و حکمی کۆرۆنادا. چاوپێکەوتن لەگەڵ دکتۆر هۆشام ئەلهاشمی سەبارەت بە ئایندەی گروپا تیرۆریستیەکان لە عێراق و هەرێم. فەرهەنگی ئایندەناسی، خوێندنەوەی کتێبی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراسی لە نووسینی ئەمارتیا سن، قوتابخانەی کۆبنهاگن. گۆڤاری ئایندەناسی دەیەوێت بەردی گۆشەیەکی بنیادنانی سبەینەیەکی باشتر بێ بۆ تاک و کۆمەڵگەی کوردستان، بە توێژینەوە و بابەتەکانی بەشدار بێ لە دنیابینی و خستنەڕووی سیناریۆ و ئایندەکان و پێگە و ئەرکی کوردستان لەو نێوەندەدا ڕوونکاتەوە. ئەوێت ڕۆڵی هەبێ لە ڕوونکردنەوەی مەترسی و هەلو هەڕەشەکانی بەردەم و سەر هەرێم و ناوچەکە. گۆشەیەکی ئەو پردەش بێ لە نێوان دوێنێ و ئەمڕۆ و لە ئاڕاستەکردنی ئایندەی کۆمەڵگەکەیدا بەشداری هەبێ. بەشدار بێت لەوەی خەونەمەزنەکان بکاتە خەمی گشتی و لە چوارچێوەی توێژینەوە و دنیای عەقلانەی و پرۆسە لۆژیکیەکاندا گریمانە و سیناریۆ پێویستەکانی بۆ دەستەبەر بکە و ئاستەنگەکانیان بخاتە ڕوو.